ئەزیزان و خۆشەویستانی ئەمە لە هەرکوێکن بینەر و بیسەری پرۆگرامی ئەمڕۆن جوانترین سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازم وا دیارە لە ئێسایا کەشوهەوە خۆش بووە ئەو سەرمایەمان تێپەڕەنکە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردبوو هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەکتان نەخوازم بۆ هیوایم کە زۆر باش ئاگاتان لە خۆتان بێ ئازیزانم بە یارمەتی هاوکارانم ئەم ئێوارەش پرۆگرامێکی تایبەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیوایم پرۆگرامێک بێت بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت و میوانێکی ڕوحسوکی نێو ماڵەکانتان بین وەک میوانەکەمان کە هونەرمەندە ئەو ئەکتەرە کە میوانێکی ڕوحسوکە و ئێوەش ئەیبینن دڵنیام لەوەی کە بە بەسەرهاتە خۆشەکانی بەکارە جۆرە و جۆر و هەمە جۆرەکانی لەگەڵ یا دڵخۆشە بن و کاتێکی باش لەگەڵ ئێمەیە بەسەرە بن میوانی ئەم ئێوارەمان کاک پشتیوانە کاک پشتیوان عەبدوڵڵا کە ناسراوە بە پشتیوانی عەبێجگەر ئەم ئێوارە لە ستۆدیۆ لای ئێمەیە کاک پشتیوان زۆر بەخێر بیت زۆر سپاس بژیت مەمنونم سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ ئێوەش تەندروستیتان چۆنە وەڵا باش ئەم سەرمایە کاری لێ نەکردن وەڵی کار وەکو لە خۆم نابەست تۆزە لە ماڵەوە هیوای تەندروستیان بۆ خوازین یا خوازین تەندروستیان باش بێت کاک پشتیوان لەگەڵ کاری هونەریە و نواندنە ئێستا چۆنی وەڵی سپاس بخوا کاری هونەری ئێستا لەخوا بەزیابێ بە ئام وەکوی بینین زۆر بەربڵاو بۆ لەخوا بەزیابێ ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکەوای لەبێت کە پێویستمان بەیتر بە باشە ڕات بۆ هیوان کە زۆر باش بڕە بەر لەوەی کەمە گفتوگۆ بکەین لەسەر بابەتەکانمان لەسەر کارەکانی جەنابەت و باسمان کە کاری هەمە جۆرت هەیە گوڵبژێرێک لە کارەکانت لەگەڵ بینەرانە پێکەوە دەبینین و بەردەوامە بین بەنیاز بین لەگەڵ نەبەزابێن سەر لەبین بەڵام لە ڕێگا ڕەفیقێکی وەستا ڕزگار تەلەفۆنێکی سیارەکەی شکاوی نەبەز گەڕایەوە بۆ دوکان بەڵام زۆر سەلامی لێ کردی بەساقبم عەلەیکە سەلام ئەمرتان درێژ بێ کوڕم ئێوە ئاگاتان لە دوکانەکە بێت تا ڕزگاریێتەوە داجە خەمی دوکانەکە نەبێت تۆ وانی ناچی بۆ لای ئاغای باوکی شوانە تەکلیفێکی لێ بکەی بەڵێ من تەناو تاقە کوڕەمەیە ئەگەر ئێوە بیان تەنەزولاگەی بۆ بکەن کوڕەکەم بەرە بێ جا تۆ بڵێ قسەم نەشکێنێ لەم کاتێ ئەوەنە دڵیان گەرمە داجا من پرسیاری باوکی شوانم کردووە ئەڵم پیاوێکی زۆر باشە ئەگە تۆ بچی تەکلیفی لەکەی بڕوا ناکەم قسە بشکێنێ بە قسە دەکەم ئەمە شەکەم دوست بەخوای گەورە بەشکە ئەمە خوای ئیشەڵڵا دڵی ڕازی بێت و نازانم باشە چم باشە دایجا من بەجێت هێڵم هەرچێکە پێویست بوو تەلەفۆنەکە بە کوڕی خۆ یعنی چاوەڕێی هەواڵە خۆشەکەش دەکەم قوربانە بم ئێوە وەک ڕزگارم لە دەورت گەڕێن ئیشەڵڵا باشە بە قوربان لێم بەجێت هێڵم خواحافیز خوا ئاگای لێ بێ لەخوا بەڕاز بەستە ڕزگار تۆ بەتەمای واز لەو کچە بێنی نەبەس ئەو قسانە چیکی من وەز لەو کچە نایەنم من ئەو کچەم زۆر خۆشیە وەسە ڕزگار خۆشەویستی وا خۆشە هەردووتان بۆ یەکتری بسووتێن نەک تۆ بەگڕی عەشقی خۆت بسووتی هێ من جان قسەی فەلسەفە و کتێوشت بۆ من مەکە ئەبێ ئەو کچە هەر بۆ من بێ بەڵێ زیزان ئەوەش گوڵبژێرە بوو بێگومان کارەکانی زۆرن وەکو لە سەرەتاشا باسمان کرد بەڵام ئێمە لەبەرەوەی کە ئەمانەیە کاتی زیاتر بە میوانەکەمان بین و لەگەڵ ئەوە زیاتر لە زاری خۆی باسی کارەکانی بکەین لەگەڵ خۆیدا بەردەوام بین کا پشتیوان بەشداریت لە زۆر کاری نواندندا کردووە وەکو کورتە فلم بەشداریت لە چەند کاردا کردووە وەکو کورتە فلم بەشداریم لە زۆری شا کردووە بە تایبەت بە ئەوانی کەنایان بێنین بلاک هی کاک شۆڕش قادرە پێما بێ لێرەوە ڕێزمێەوەی دەستخۆشی لێکەمیشێکی جوانی کرد ئەوەی کا کامەران مەنسوور دوچارە نووس بەم ئاخیراوە بوو لە فستیڤاڵی دیش بە تیرۆرەمانەی نمایش کرد پێم وا بێ نردیشی بۆ دەروی وڵات مجموعە ئیشی کەمان کردووە وڵی وابزان مازیشیانم هەر نەبینێتەوە تا ئێستا لەگەڵ کارچیە تا ئێستا پەخش نەکراوە یاخودەوەی خۆت کارەکان نەبینیوەتەوە وڵی وە کارەکان لەوانێشە مالی خۆم بۆی نەگەڕابێتم لەگەڵ ئەو کۆمپانیا جوان مستافە جوانی کام پرۆدەکشن کۆمەڵیشان کرد بۆ ئەم
سایتە عەرەبیەکان لە کاتی شەڕی دژ بە داعش ومانەکران بۆی کە بڵێن تیرۆریست ئەو تیرۆریستانی کە لە سنوورەکانی موسڵ بوون چیان بۆ بکرێت کە پێشمەرگە چۆنە خوا ڕادستی پێشمەرگەکەنەوە بەس بزانم تایسە نەمبینێتەوە خۆ باشە لە فیلمی درێژایە خۆ دەتوانین بڵێن لە فیلمە بەشداری چەند کارت کردووە لە فیلمی درێژە بەشداری چەند فیلمێکم کردووە بەداخەوەی کیان هەر ئیسش ئاسەواری بوونە نازانم چی لێ و هەڵفرین شەمشەمە کوێرەکان بوو ئەوش کە کاروان ئاوات کردی لێرەوە ڕێزمێەوەی دوای ئەوە هەڵۆکانی جەنگ هەر کاکاروان کردی ئەوەمان بینی دوام ئاخیرانش لە 2009 پەیکەری دڵمان کرد ڕێز و خۆشەویستیم لێرە بۆ کاک بێگومانەوەیەکێک بوو لە کارە جوانەکان شوان ئەتۆف بەم ئاخیرش ئاخردانیان بە کەمێک دەورەکەم تابینی سفرنەوە بوو سفرنۆکە لە ئێسادا کاری وەبەرێنانی بۆ کرد و تا ئێستا بڵاو نەکراوەتەوە بەڵێ زۆر باشە تۆ تەنها بەشداریت لە فیلم و کورتە فیلممان نەکردووە تۆ بەشداری کاری ڕێکلامیشت کردووە ئەوە ئەزمونێکی چۆنە بۆ تۆ وە چەندن ئەو کارانی کە بەشداریت کردووە وەکو ئەزمونێکی باش بوو بۆ من چکە بەڕاستی کاتێک کە تۆ لە پشتی کامێرە و ئیشەکەیت ئەتوانیت کۆمەڵەشت فێربیت بەڕاستی بەڕێی من کاتێک کەسێک بێتە سەر مەسەلەن سێت بێ ئیشکە پێش لە پشتی کامێرەوە بەڕێی من چکە ئەوەی کە ئەیبینێ لە ئەکتەری بەرامبەر لەوانەیە ئەگە خۆی ڕاستە خۆ بچێت نەتوانێت سەر ئەو ئەکتینە بکە کۆمەڵە نەخسی لە خۆی هەبێ بەڵام کە ئەوی بەرامبەر ببینێت چۆن ئەکتینەکە مەزم ئێشتی باشی لە فێر بێت زۆر ڕاستە لە کەم کاری تۆیە زۆر بەدڵی پشتیوان بۆ کارەکە یاخود دەتوانین بڵێن خۆ تێدا دۆزیوەتەوە وەڵای من لە پەیکەری دڵا زۆر خۆم تیا دۆزیەوە ئەویش بەڕاستی چی ڕۆڵەکەت هەبوو لەو فیلمە دەوری دکتۆرمە بینی لێە کە کاکنزار تووشی نەخۆشیەکە بێ من چارەسەرەکەیتە لای من جا لەوە خۆم بەڕاستی تیا دۆزیەوەنێ و لێرە سپاسی کاکشواناکەم کە منێ بژار بۆ ڕۆڵە فۆرمی دەموچاویش لە پزیشکەچێت وڵی جاری بەشتێک نازانم جاری ماگەن بشت ڕاستە ئەو باسی ئەوە نەشەکەین هیچ بەسەرهاتێکی خۆش هەیە بێگومان تۆ بەشداریت لەم هەموو کارەیە کردبێت بەسەرهاتی خۆش و ناخۆشیشی تێدایە ئێمەمانێ باسێکی ئەو بەسەراتە خۆشانەیە خۆ یەکێک لەو بەسەراتانەمان بۆ بکەی کە لە ئەسنای کارەکان تا بەسەرت هاتووە ئاوی بۆ ئەخواتەوە دیارە زۆر ترسناک بوو بۆ ئاوی بۆ هەڵای بەسەراتی خۆش ئەکید لەسەر سێ دەشتانە ڕۆیە بەڵامەوەی کە زۆر ترسناک و خۆش بوو ئەمەیان بوو خەریکسناک و خۆش هەر زۆر ترسناک بوو بەڕاستی بۆ من هەندێک کاتەنێ حاڵەتی بەسەرەت دوای جاهز پێکەنی ناویش خەریکی کورتە فیلمەکەی کە کامەرە مەنسوور بووین ئەوەی دوچارە نووس ئەو بوو ڕۆژ یەکەم موافقەتی ئاسایشی وەرگرت بوو لە لای ژاڵەوە بوو ڕۆژی دووەم سێتمان گۆڕی بڵێن لۆکیشنمان گۆڕی چوونە نزیکی سەیتەرەکەی ئەربەت تو مەزامە ئاسایشی فەرقیە ئێتر شۆمان لێ بەسەر هات ئەو بوو کاکارۆخ چاوەڕێی ناڕۆژمان کرد دایگسێنی وتمان کاکەبا نانەکە بخۆین اینجا دەسەکەینەوە بە تەسویر ستاف چوون نان بێنن تێم و شەکەت بووین منیش تفەنگێکم پێ بوو بڵێن دەوری ئەمریکی داعشمە بینی تفەنگەکەم دانابوو زۆر هیلاک بووم کاتێکم زانی تەقەی دەرگاوە من ژوام زانی جەماعەتی خۆمان ئاڕمایەوە زۆر بە ئیمالی وتمەرەکەکە مردم لە بەرزانە چۆن سێرەکەم یەک قوات بۆم هاوی دەموچیاندا بۆژا بوو تفەنگ بە دەستیانە وتیان ئاسایشی ئەو ناوچێ من بەڵێ ئەڵایەتی منیش تفەنگەکەم داناوتم کاکە وەڵی فلیمە چییە هیچ نەبوو بەخوا وتی کاکە ئاسن برا تۆ ڕۆحی ئەم لادێتان بردووە ئەمە تو مەزە دوایی پێمانزانی مناڵێک هاتووە بڵێن بوو بۆ ماڵێک ئێمە تەسویرمان تیا کرد کە ئالەموشەکانی بینی بۆ هەموو داعشەی بینی بوو ڕێکڕای کرد چوو باوکی بوو تر باوکی بزانانی علاقاتی لەگەڵ داعشی بێ ئاڕەڵای تر کاکامەران مەنسوور لێرە ڕێزمێەوەی ئەتر بە ڕیشەکەی هاتە دەرەوتی کاکەی سەزانیتان تەسویرمانێ فلیمە دی فەرمو خواستانە نامەگەن کابراش ڕۆ کاکیژم بۆ چوو وەرە کاک ئەو ڕۆحی و لادێتان برد وەختی تەسویر ئێستاتانێ بەڕاستی ترسناک بوو من لێرە دەستخۆشیمێ بۆ ستافە جوان و ڕێزمێ بۆ هەموو خۆشەویستیمان هەیە بێگومانەوە لەو کاتەدا بێگومان ئەوانیشکە لەبەر ئەمنیەتی ناوچەکەی ئەوان شەو ڕۆژی خۆیان بۆ ئەمە تەرخانەکەن لە پێناو پاراستنی ژیانی ئەمەیە ئەرکی خوانەوە بێت ڕایپەڕێنن ئەو کارانەش ئیتر بەسەرهاتی خۆش و ناخۆشی تێدا ڕۆیە زۆر بەسەرهاتەکان بەس ئەوەی چێگولەوانە هێواش هێواش باسیەکەین قەینا بەسەرهاتیکە کارەکان بۆ تۆ کەم کار زۆر پێوەی ماندوو بوویت بەڕاستیمە خۆی هەموو کارەکە
بەڕاستی دەست پێەکەیت زۆر مانوتەکە ینی کە ئەوە بەسیتی ناتە بەرچاوی بینە بەڕاستی هەیەتەوە تەنانەت ڕیکلامێ بکە خۆتانە بوارەکەیان ئەزانن بەڵام بینەر ئەوە نازانێت هەر ئەوەی بینێت ڕخنەکەی لێگرە نازانەوە چۆن دروستکراوە کاکە چاک بە خراپ بێتەوە سێری بکە ڕخنە بگرە بەڵام ئەبێت و باسی و ماندوێشی تابێت کە ماندوو بۆ بۆی شەوە کەسە بەڕاستی لە ڕیکلامە ئەوەی کە لە ڕیکلامە ئیلاکە بین لە فیلمەکە ئیلاک نابین زۆر ڕاستە بەجددی چەند ئیشیشی کورتیشە بەڵام ئیلاگونی زۆرە زۆرترە لای من بێگومانە بێت پوختیکەیتەوە کارەکان ئەوە بە کورتیشتاوەیەکیجارێ ناکاتە دقەیەکە بێ شتە بەڕاستی مەفهوم بگەێنیت بێگومان ئەوە دەرفەتی زیاترە دەبێت کە بتوانیت مەفهومەکەت بگەنی بەڵام ئەمەیان زۆر کورتە لە 2019دا یاخود دەتوانین بڵین لە ئەم چەند ساڵی ڕابردوودا کۆمەڵی کاری جوانمان بینی کە ئەمە خزمەتێکی گەورەیان بە سینەمای کوردی کرد ئەمە بۆ تۆ ڕاتچیەوەکو کارکتەرێک ئەم کارانە تاکو چەنە گۆڕانکاری لە سینەمای کوردیا دروست کردووە لێرە دەستخۆشی لە هەموو ئۆستافاناکەم لە هەموو ئەو دەرێنەراناکەم لە هەموو هەر کەسێک هەر تاکێکی کورد کە ئاڵسێت بە ئیشێکی هوەری دەستخۆشی لێکم بۆ ئەوەی تۆزێ بەڕاستی دەمو چاومان لەو بیانیانە دوورکەوێتەوە بێگومان ینی شتی باشەکەن کاکە دەست پێ بکەن ئەگەر باش بخراپە بیکەن لەو باشتر تۆسی درامایکی تووشی کێسی درامایکی فارسی بکەی کە کۆمەڵشتی غەڵەتی تایە بەڕاستی با من لێرەوە باسی شتێ بکەم من ئێمەکە ئیشێکمان کرد بە ماخیرامەی تەرزە کۆمەڵێکی زۆر ڕخنەی چاکیان لەگرتین بەڕاستی کاکشوانەش و کاکارانە زۆر ماندوو بوون بەمیشەوە کە عەبدوڵی حەمەدجوان کاک حیمەدی ژیانی برایم خەیات ئێمە هەمومان ستاف ئەکتەرەکان هەمویان ڕێزمێ لێرە بوویان ئەوەی کە نایانم ناتوانم بێرم کاک فەرات زۆرمان بەڵام ڕخنێکی زۆریان کرد کاکە تۆ سێری ئەو مەکە تۆ ڕخناگری تۆ سێری درامایکی تووچێکی ئەو مشتە خراپەی ئابینیت ڕخنەی لێ ناگری چکە بیانێک کردوتی ڕخنەی لێ ناگری بەڵام کوردەکە هەر شتێ بکە کە باش بخراپی ڕخنەی لێگری کاکە لێک ڕبایشی کە بکە دەستخۆشێکی لێکە تەرجیعیکە بۆ ئیشی تر بڕات بە من مەتابعی مەجموعەیە کۆمنتم کرد یعنی لە سایە هەشتای جنێوان بوو نەک ڕخنەگرت هەموو ڕێزمێ لێرەوە مناڵ بوونانی خوارە زۆر بەشیان دڵنیام لەوەی کە حسی فیلمەکان بینیوە لە خۆیانەوە بڕیاریانیا یاخودە و کورتە یونانی کە پێیجەکان بەداخەوە کاری لەسەرەکەن لەسەرچی کەسایەتیەکان بێ یاخود هەر کارێکە بێ سێرەکی کارەکە بە تەواوی دانانێت بەشێکی کورتی ئەبرێت و ئەوش ئەبێتەوە بابەتی سوۆشیال میدیا و لە هەمووی قسە لەسەرەکرێت زۆر باشێ من لەگەڵ چا بەردامە بین کاک پشتیوان بەڵام دوای ناوبڕێکی کورت و لەگەڵتانە بەردامە بین. بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان فیلمی سینەمایی پەیکەری دڵ لە دەرهێنانی شوان عەتوف لە شاری ئەمستڵفەینی وڵاتی هۆڵندا بە ئامادەبوونی ڕێژێکی بەرچاو لە ڕەوەندی کوردی نمایشکرا. ڕێکخەر و ئەکتەرانی ئەم فیلمە باز لە گرنگی نمایشکردنی فیلمە کوردیەکان دەکەن لە دەرەوەی کوردستان و لە وڵاتانی ئەوروپا تاوەکو ئاشنیان بکەن بە سینەمای کوردی و ئاستی سینەما لە کوردستان.
بەڕاستی ئمڕۆ زۆر خۆشحاڵم کە ئەو بینەرە کووردا بینم کە چۆن تینووی فیلمی کوردیە کە چۆن کۆبوونەتەوە بەم ڕەشەبایی کە ئەمڕۆ بە تایبەتی لە هۆڵندا کە قەراروا بوو کەس نێدە دەرەوە بەڵام خەڵکی خۆی نەگرتووە و بە سێ ستافی جیاواز هاتوون بۆ ئێرە هیوادارم لە کوردستانەوە بتوانێت پاڵپشتی ئەم جۆرە چالاکیانە بگرێت کە کوردانی دەرەوە چاوەڕوانن کە بەرهەمی ئاواکاری ئاوا پێشکەش بکرێت لێرە کە بتوانێت هاوکاری و ئەو گرێ بەستەی و جسرەی لە نێوان دەرەوە و کوردستانە بەستێتەوە. هیچ نیش باباش هیچ نیه خالوره هیچ نیش بساطكم ان شاء الله باشه من دعيتي ان شاء الله باشه سڵام بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کە لێرە ئامادەن لەگەڵمان زۆر خۆشحاڵم کە چۆن لە کوردستان فیلمەکەمان نمایش کراوە لێرەش بە هەمان شێوە لە وڵاتانی ئەوروپا کە ئەو شوێنانەی کە زۆرترین کوردی لێیە و خۆزگەمان توانێت لە زۆرترین شوێنی تر نمایش بکەین. ئەوەی گرنگە کە بڵێم بە جهودی شخصی و ئەهلی بووە هاتنە دەرەوەی ئێمە بۆ دەروی کوردستان و نمایشکردنی فیلمەکەمان چونکە بەداخەوە پرۆسێسی سەپۆرتکردنی فیلم ناو کوردستانیە جاوەرە بۆی لە دەرەوە نمایشی بکەی بەڵام کە هاتینە دەرەوە بینیمان کە ئێمە چەند غەدرمان لە کوردانی دەرەوە کردووە کە هەر هونەرێکمان هەیە بەڕاستی ئەبێ کوردانی تاراوگەی لێ بە بەش نەکەین بۆ من بەڕاستی ئەوەم بەرکەوتوو و بە زووترین کات پلانم هەیە ئەو بەرهەمانیان ئەو کارە هونەریانم کە ئەتوانم نمایشی بکەم بۆ خەڵک کۆنسەرت بێ فیلمی تر بێ بیرێکی باش لەوە ئەکەمەوە بێمە وڵاتانی دەرەوە بۆ خەڵکی تاراوگەی ینی نمایش سپاس بۆ هەموو وڵاتانی کە فیلمی پێکەریە دڵی لە نمایشکرا بە خوشحاڵیەوە بینەرێکی زۆری هەبوو و زۆریش پێمانەڵێن کە بۆ لە وڵاتەکانی کە نمایش ناکرێت هەموو لە پرۆگرام و بەرنامەیە بەڵام درەنگ تا زوو کەوتووە ئێمە بێ هۆڵێکی باشە بێ بۆی کە فیلمەکە بە کواڵەتی هەموو ڕنگ و دەنگەکان ببینرێت و لە ڕۆکانی تریشەوە ئێمە خۆمان ئامادەین. تیپی شانۆی دەربانیخان بە هاوکاری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری دەربانیخان شانۆی فریاد ڕاست نمایش دەکات. ئیدی ئەو کار خەلیفە بەسەر پشتی ئەسپێکی ڕەشەوە بەجل و بەرگی مەرگەوە. نووسین و دەرهێنانی نەریمان مەجید ڕۆژی دووشەممە هەڤەی 2020 و ڕۆژانی دوایی سەعات 3:30 پاش نیوەڕۆ شوێن هۆڵی ڕۆشنبیری. دووبارە سڵاتان لەبێ خۆشەویستانەوەی کابینیتان راپۆرتێک بوو کە هاوکارانمان ئامادەی کردبوو لە سەر نمایشکردنی پەیکەری دڵ لە وڵاتی هۆڵندا بۆ ڕەوەندی کورد لە دەرهێنانی هونەرمەندی ئازیز شوان عەتوف بوو کە کاک پشتیوانیش لە ناو ئەو فیلمەدا ڕۆڵی هەیە و باسێکی ڕۆڵی خۆی دەکەین لە ناو فیلمی پەیکەری دڵدا. کاک پشتیوان وەکو باسێکە کە ڕۆڵت بینیوە ڕۆڵی پزیشکت بینیوە لە ناو فیلمی پەیکەری دڵدا. باسێکی ئەو ڕۆڵبینینەوە بۆ بکەوە کێش هاوکاری تۆ بوو؟ بەڕاستی من وەکو باسم کرد دەستخۆشێکی تاو لە ستافە جواناکەم لە تەواوی کام پرۆدەکشن لە کاکشوان لە کاک بەوەس کاگەڵوێست کاکنزار بەڕاستی ئیشێکی جوانیان کرد بە هەمویان زۆر ماندوو بوون ئیشێکی ینی بەڕێی من دەست پێکەکە بۆکردنەوەی دەرگای سینەماکان لە هونەری کوردیە لە سینەمای کوردیە کە توانیوە هەموو بینەرەش بەڕاستی ڕێکۆردی تەواو بشکێنە لە هەموو فیلمەکانە. من لەو فیلمە دەوری دکتۆرێکمە بینی وەکو ئاماژەم پێە
لێرە سوپاسی کاکشوانەکەم دووبارە هەموو ستافەکە بە تایبەت بیرم نەچێ کاکنزار هەموو کار نەک لە پەیگەریڵە لە زۆری شەکانی پشتی کامێرەشمە هەر زۆر هاوکارمە بۆ زۆر ئیش تەنانە ڕاژم پێ کردووە کە نەیەشتۆ بیکەم بۆ تەنان بۆ ڕیکلامیش وانیان کردوم توێتی خۆت لەو پارەیە مەدۆزەرەوە جاری وای پارەوەش نییە پازی شێبیکی نەیەشتووە من سپاسێکم لێرە ڕێز و خۆشەویستیمان بووی هەیە دیارۆکو بەشداریکردنت لە ناو کورتە فیلم و ناو فیلمەکانیشدا بە چەندین کەسایەتی جیاوازەوە بە کەسایەتی پۆزتیف و نێگاتیڤیشەوە بەشداریت کردووە ئەمانە کامیان بۆ تۆ قورستر بوو کەسایەتی پۆزتیڤەکان یاخود نێگاتیڤەکان وەڵایی خۆی بەئام تۆ کە کارکتەرێک وەرەگریت زۆر قورسە توانێت خۆتی تابینیتەوە تاگەیتەوە بۆ نمونە تۆ دەوری داشێک و بکوژێکە بینیت ینی جاری وایە ئەوە بەسیت نییە و کۆی کە دەوری عاشقێک بینی ئەو دەقێ بتوانین ڕۆڵ ببینیت ینی بۆ نمونە من لەمەوی فیلمی پێما بە بلاگی کاکشۆڕش قادر بوو کە لە ئەمە شەدێکمان هەیە من دەستڕێژی هەموو پێشمەکەکان و مەجموعەیە مناڵەکەمەی کوژم زۆر قورس بوو بۆ من ئەو دەورە چکە مناڵەکان پێش ئەوە من یاریم لەگەڵاگردن دوای لەسەر ئەوە کە بیکێسیەکە گیری بێدەسەوەمیان دیاشی دەکەی ڕاستە فیلمە بەڵام ئەبێت تۆ خۆت بکەیتەوە واقع ئەوە تا بتوانێت ئەکتینە بکەیت ینی بڕات بێت بە ئەکتینەکەش جورئەتێک وام لە خۆم کرد کە زۆر قورس بوو توانیم ئەکتینە بکەم بەس بەڕاستی ناخۆشە ینی قورسشە لە هەمان کاتە کە بتوانیت تۆ ڕۆڵێک ببینیت ئیتر جاری وا بۆ نمونە تۆ ڕۆڵی خێزەوە نەگەبینی ڕۆڵی دکتۆرە بینی من زۆر ینی کەسایەتیم بینیوە سپاس بەخواتر کەم تا زۆر ئەوە توانێت دەرێنەر یان بینێت ببینێت لەوانێ خۆم تابینی بێتوانێ ئەویش بەماندوونی خۆم زۆر ڕاستە ئەمە دەستخۆشت لێکن هیوای سەرکەوتن بۆ خوازیین بێگومان ئەو باسکردنی ئەو شتانە بەدەم ڕەنگە ئاسان بێ بەڵام هەروە ئاسان نییە کارکردن لەو جۆرە بوارانەدا تۆ تەنها کاری نواندنی نەکردو دیارەکە پشتیوان بەدەر لە کاری نواندن ئەڵێ وەکو باست کرد زۆرترین کارەکانت لە پشتی کامێرە بوون باسێکی ئەوانەشمان بۆ بکە وەڵایەک و باسم کرد بڕات بێ ئەو ستافی کە لە پشتی کامێرەوە نەیلاکە بێ بڕۆ ناکەم و ئەکتەرانەوە نەیلاک بن ڕاستە هەمومان هیلاکە بین لەسەر سێت جاریواکە تۆ مەشەدێک تەرجیلەکەی تەسویرەکەیت چەند تێکێک گەڕوا ئەگەر سترێس بیان بۆ نمونە ئیشەکە وا ئیجبارکە بەڵام بڕات بێ ئەوەی پشتی کامێرە هیلاکە بێ ئەوە نەکتەر هیلاک نابێت ینی جاریوا لە پشتی کامێراوە ئیشمان کردو زۆر ینی سترێس بووین بەتاقەت ئەریوا بەخوا ئاوا بەدەمکردنەوە خەم لێکوت ینی ئیشمان کردووە بۆ نمونە بۆ نمونە لۆکیشنێکمان قبول کردووە لە هەولێر و توانە ئێمە توانین لە دوای یەکەوە بتانینێ مەجبوریمە هەموو ستافەکە لە دوایەکەوە دەستکەین بە تەسویرە تا بەرەبانێمە ئیشمان تیا کردووە یعنی ئەوە سترێسی پشتی کامێرە لەوە باسی هیلاکە بین ناتوانین بخەوی ناتوانین شەکە بەجێ بێڵی تۆزە ناخۆشەویشان جا بە باسی شتێکی کە بکەین هیچ کاتێک هەبوو تۆ ئەکتەر بی بۆ خۆت ئەکتەری لە پشتی کامێرەوە ڕۆڵی کەسێکت بینی بێ خۆت ئەکتەرێکە بوو بێ ڕۆڵێکی کەسایەتێکی پێ بدرابێت یاخود نواندنێکی پێدرابێت و حەزت کرد بێ پڕ بەدڵ و کەسەبی بەڵێ بەتاکید کێ بوو ئەو کەسێکەوە نەبێ بۆی کە ئێمە هاوڕێکی خۆشەویست من باسیکەم بەڵام شانی باسکردنە نەگەر من باسیکەم بەڕاستی ئەستێری و نەری کوردیە کاکنزار کاکشوانش بە هەمان شێوە بەڵام لەو مەشەدەی کاکنزارە کاتێک کە کاگڕەشان لێرهەوە ناوین بیرچ و ڕێزمێ بووی کە ژنێنێت ئەگەر مەشەدەکانتان بینی بێ نزارە چێ حەفلەکە تێک بات کە ئەڕوات حەفلەکە تێک بات لیا سێوێکی بەدەسەوە خۆی لە ڕینەکە ئەوی توانیە و سێوی بەدەسەوەیە بەڵام کە بە سەرخۆشی ئەڕوات حەفلەکە تێکە سێوەکە دێتە هەڵێست ئەڵێ هەڵوێ ئەست سێوەکە تێگرێ یعنی بەڕاستی زۆر جوان بوو مەشەدێکی لای من ینی حەزمە کرد لیا و ڕۆڵە من بم لەبەرچی حەز ئەکرد لەبەرەوەی کە سێوەکە گرتووەتە کاک هەڵوێست یاخود کاکنزار هەمومانی بینین کاتێک کە بەڕاستی ئەکتینەکە نازانی کە ئەمە ئەکتینە ئەوازانی واقعە ینی زۆر بە جوانی بەڕاستی ئەکتینەکە هەموو کاتێ من حەزەکەم ڕێزمانێ بووی ینی حەزەکەم چی ئەو چی کاکشوانش بەڕاستی چەند ئیشی کاکشوانە بینیەوە ڕاستە لە پشتی کامێرەکەدا نەبووم بەڵام بینیمە حەزم کردووە ئەو دەورە من بم باشە تۆ لە ئامادەکردنی کاستینە باسێکی ئەوەش بکەین تاکو چەندێک ماندوو ئەبێت ڕەنگە وەکو چەندین جار وەکو کاستینگ ئەوە زۆر ناخۆشە لەو هەناسە وڵا هەموو ستاف زانن کە ئیسە باسێکم بەوانەیە هەمان ئەو هەناسی من ئەوان ژەڵی کێشن بڕات بە جاری وایە لە کاستینە کێشەمان زۆر دروستە بێت بۆ نمونە کارکتەرێکیان هەوێت بەتەمەن ئیسا بەتەمەنەکان زۆر قورسە دەستەکەوێت چی لە ئافرەت چی لە پیاو
کە دەست شتەکە ئیبێ سەر سەرجارەوە ماندووە بێ کاکە وەکو پێم وتی لە ڕێکلامە زۆر ماندووترە بی تا فلم یعنی کە دانیشتنی دێراڵی کاکەواکەم دەجار پێی دووبارە هاکەیتەوە تەمەنێکی بەڕێ کردووە یعنی ناتوانێت مەجبوری بچی ئامادەکاریەکانی لۆ دڵی ڕازیەک مراد بە ئیشمان کردووە یعنی ئەکتەر لە کاتی مەزانێت تۆ ئەوسەوە کەوتە ڕاکوارتاوە ئیشکە لە نیوا سێرەکە شوێنەکە بەجێشتۆ ڕۆشتۆ سێتی بەجێشتۆ ئەتی مخرج تۆ بەهانگە حەقی نییە بەزرەکتەرەوە ئەنە وشانە زۆر ناخۆشە مەسئولیتە بەڕاستی بێگومان کاک پشتیوان ئێمە هیوای سەرکەوتن بۆ تۆ خوازین هیواخوازین بەردەوام بیت لە کارە جوانەکانت بێگومانەوەی کە باست کرد ماندووبوونی زۆریە بێگومان ئەوە بۆ خزمەتە بە هوەری کوردی ئەمە هیوادارین کە لە دواتریشدا هەمیشە بەردەوام بیت لە کارەکانت و جار لە دوای جار کاری جوانتر ببینین و ئەو هونەرمەندە خۆشەویستانی کە لێرەشەوە ناومان هێنان ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە کە دیار ئەوانیش خزمەتێکی گەوریان بە هونەری و سینەمای کوردی کردووە دووبارە بەخێر بێت خۆشحاڵ بووین کەم ئێوارە ستۆدیۆکەت ڕازاواتر کردین بەخێر بێ سەرچاوەکانمان کاکشوان جەزا بەڕاستی لێرەوە حەقی خۆی باسیکەم ڕێزمێ بۆی بەجددی زۆر ماندووبووە لە کاتی ئیشەکانە کە ئەیبینم کردوێتی کە چەند لەگەڵ یا بووم کەچی لەگەڵ ژیان و بێتم ئامادە باشی بۆ هەموو ئیشەکان کردووە زیاتر لە دەرێنەرە و لە ئەکتەری لاک بووە یەکێک بۆ لەوانەیە بەڕاستی کە هاوکاری منیش زۆر بووە ڕێز و سڵاومە بۆ سەبیرم کەوتەوە بەس نەبوو لە کۆتایشا بەریکەوتە دەستەکانە خۆش بێ بەڵێ عزیزان بیرم نەچێت سپاسی سپۆنسەری جلوبەرگەکانیشم کەم کە زێدێش مۆدەل لە گەڕێکی ئاشتی خوارشیرینی تابان جلوبەرگی گونجیان لەوە و گەر بەدڵتان بۆتوانە سەردانی بکەن و سپاس بۆ ئێوەش کە هەتاکوی ئێستا بینەرمان بوون بۆ هیواین کە میوانێکی باشی نێو ماڵەکانتان بووین یاخود ئەندامێکی ڕۆسەکی نێو ماڵەکانتان بووین و هەتاکوی ئەوارێکی دیکە و لە پرۆگرامێکی دیکە دادەینەوە میوانی ماڵەکانتان ئاسوودە بن و کاتێکی خۆش.